بینەرانی پایتەخت میدیا سلااوتان لێبێت ئەم کاتتان باش. دوێنێ وڵاتی سعودیا پێدانی ویزای بە عومرەکارانی هەرێمی کوردستان و 14 وڵاتی تر ڕاگرتووە دوای ئەوەی کە کاروانستونی وتەبێژی بەڕێوەبەراتی حەج و عومرەی هەرێم ڕایگەیاندکەوە ئەو یوزەرەی پێشتر پێیان درراوە تاوەکو لە ڕێگەیەوە ویزای ئەلکترۆنی بۆ عومرەکارانی هەرێمی کوردستان وەربگیرێت لە کار کەوتووە. هەڵبات ئەم لە کارکەوتنە تەنها لە هەرێمی کوردستان نییە، بەڵکو لە عێراق و لە 14 وڵاتی جیاوازە کە پێدانی ویزە بە عومرەکاران ڕاگیرەوە. ئەمیش وەکو ڕێکارێکی وڵاتی سعودیە بۆ ئەو کەسانەی کە لەم کاتانەدا سەردانی ئەو وڵاتە دەکەن بۆ ئەنجامدانی عومرە. سەبارەت بەم بابەتە ئێمە ئێستا لە یەکێک لە نووسینگەکانی حەج و عومرەین لە شاری هەولێر. من بۆ ئەو مەبەستە هەوڵ دەدەم لەگەڵ مامۆستا بێوار هەرکی قسە بکەم ئەگەر مامۆستا هاوکارمان بێت و بفەرموێت. مامۆستا سلااوت لێبێ ئەم کاتت باش. سلااو لە جنابەت کاتی بەڕێز و هەموو بینەران باش. مامۆستا ئەگەر بووم باز بکەی ئەم بڕیارەی وڵاتی سعودیا لەم کاتەدا بۆچی دەگەڕێتەوە، چون بوو لەم کاتەدا سعودیا بڕیاری دەکە پێدانی ویزا ڕابگرێت. بسم الله الرحمن الرحیم. طبیعی هەندێک بابەت ئەبنە بابەتی سۆشیال میدیایی گەورە دەکرێن و گەرم دەکرێن لە کاتێکدا ئەو بابەتانە لە پێشتردا بوونی هەبووە، بەڵام بەهۆی کەمی فۆکسی سۆشیال میدیا لەسەر ئەو بابەتانە ئەو بابەتە زاق نەبووە. ئەو بابەتی پێدانی ویزاش یەکێکە لەو بابەتانە کە ئەم ساڵە زۆر زەق بوو. ئەوەی کە ئێمە لەنێو ئەو بوارەداین ئەوە چەندین ساڵە وڵاتی سعودیا لە کۆتاکانی مانگی ڕەمەزان و لە سەرەتاکانی مانگی شەوال وەکو پیشەی ساڵانەی خۆی ویزای عومرە ڕادەگرێت و دەوەستێنێت بۆ چکم مەوسیمێکی دیکە دەست پێ دەکات، چکم وەرزێکی دیکەی حەج دەست پێ دەکات. وەکو بابەت و وەکو سیفاتی خۆی وڵاتی سعودیا ئەمەی کردو. ئەمە شتێکی ئەوە نەوە بڵێ نامووە یا خۆ شتێکی چاوەڕوان نەکراو بێ، شتێکی چاوەڕوان کراوە. بوچی تەنها 14 وڵات دیاری کراوە و ناویان هێنراوە. بەڵێ ناساییە، من پێشبین دەکەم وڵاتی زیاتریش بێ. ئەسڵەن من ئێستا سەوتێکم لەلایە وڵا سەوتەکە تۆزێک چووەتە پاش تقریبەن پێنجشەمەی با بڵێ پێنجشەمەی ناو ڕەمەزان 3 ڕۆژ پێش پێنجشەمە ئێمە سەوتمان بواتە لە کۆنسوڵەوە ئاگادار کراونە کە ڕۆژی پێنجشەمە ویزا دەوەستێت، ڕۆژی پێنجشەمە ویزا دەوەستێت کە لە کاتێکا ڕۆژی چەندشەمە جەژن بووە، یەکەم ڕۆژی جەژن چەندشەمە بوو، یەکشەمە بوو. واتە پێنجشەمەی ناو ڕەمەزان خەبەرمان بۆ هات کە ویزا ئەوەستێت. ئەمە شتێکی نۆرماڵە، پێراریش هەروە بوو. پار تقریبان لە کۆتاییەکانی لە سەرەتاکانی مانگی شەواڵ و ئێستا وەستا. ئەمە شتێکی طبیعیە و نۆرمالە. سعودیا ئامادەکاری خۆی دەکات بۆ ناوێ زەختی لەسەر بێ، ناوێ سنسۆرێکی زۆری لەسەر بۆی بتوانێت ئەو وەرزە کە وەرزێکی قورسە تەبعاً وەرزی حەج بۆی بتوانێت ڕێکارەکانی حەج بە دروستی بەڕێوە بات و حاجیان کەم و کورتیان نەبێت. مامۆستا پێت وانییە ئەم بڕیارەی ئەم ساڵە جیاواز و بەراورد بە ساڵانی ڕابردوو لێکەوتەی ڕووداوەکانی ساڵی ڕابردوو بێت لەکە لە فەریزەی حەج بینیمان ڕوویاندا کۆمەڵێک ڕووداوی نەخوازرا. برا عزیزم، ئەنی ئێمە ناکرێت زەقی بکەین بڵێ لێکەوتەیە، بەڵام ئەو ڕووداوی کە لە ساڵی ڕابردوو ڕوویدا ئێمە ئەتوانین بڵێن بەشێکی کەمە. بۆ چونکم چوونی خەڵک بۆ حەج بە ویزای ساڵی خۆ پەیوەندی بە ویزای عومرەوە نەبووە. خۆ خەڵک پار کە چووە، پێدار کە چووە، ساڵەکانی ڕابردوو کە چووە، هیچیان بە ویزای ساڵی نەچوون بۆ یاخۆ هیچیان بە ویزای عومرە نەچوون بۆ ئەوەی حەج بکەن، هەمووی بە ویزای ساڵی ڕۆیشتووە. ویزای ساڵی هەرزوو ڕاگیرە، ویزای سیاحە هەرزوو ڕاگیرە هەیە، بەڵام تۆزێ قورس بوو کە هاوڵاتیانی ئاساییان دەتوانێت ئەو ویزایە دەربێنن. بۆیە سعودیا ئەگەر 10 ڕۆژی دیکەش ویزا درێژ بکاتەوە، ئەگەر 15 دیکەش درێژ بکاتەوە، هیچ پەیوەندی بە حەجەوە نییە. طبیعیە نۆرماڵە. مامۆستا لە ناوەڕاستی مانگی 5 پێما بێتن لە 10 بوو 15 مانگ فەریزەی حەج دەست پێ دەکات. پێش ئەو وادەیە هیچ بوو نمونە ئێوە وەکو نووسینگەکان هیچ سەردانێکی تر وەکو عومرە وەکو نووسینگەکان ئەنجام دەدەن بۆ وڵاتی سعودیا؟ ئەمە طبیعی ئێمە وەکو کۆمپانیای خۆمان کۆتا سەفەرمان لە مانگی ڕەمەزان ئەنجامدا و ئەو دەنگۆشمان دەزانی، بۆیە نەمانویست خەڵکی خۆمان بخەینە قەلەق وعدی سەفەریان پێ بدەین لە کاتێکا ویزە دەکرێتەوە ناکرێتەوە. ئێمەوەمان نەکرد الحەمدولله. طبعا ئەوەی کە لە 2-3 ڕۆژی ڕابردوو لەوانەیە لە 10 ڕۆژی داهاتوش سەفەر بکە، هەموو ئەوانن کە لە مانگی ڕەمەزاندا ویزان وەرگرتووە.
لەبەرەوەی هاوڵاتیان ئەوەی کە نیەت و نیازی عومڕیان هەبوو هەمویان ئاگادارکرانەوە کە بەڵێ لە کۆتایەکانی مانگی ڕەمەزان ڤیزە ئەوەستێ وەکو پیشەی چەند ساڵی خۆی بۆیە سەفەر ئاسایە دەکرێت 10 ڕۆژ دیکە دەکرێت 15 ڕۆژ دیکەش بەڵام ئەوەی کە پێمان گەیشتۆ پێما بێت تاوەکو 15 ئەتوانن سەفەر بکەن بۆ عومڕە تاوەکو 15 ڕاگیرانە ئەلکترۆنیە کە لەو یوزەرانە دروست بۆ کە پێتان دراوەکو نووسینگەکان لە کێوە دووبارە دەکرێنەوە و ئەکتیڤ دەبنەوە تاوەکو بتوان لە ڕێگانەوە ڤیزە وەربگرن طبیعی کۆمپانیاکانی سەرەکی کۆمپانیاکانی گوازنە ئەوان تەنسیقیان لەگەڵ کۆمپانیاکانی کەرتی تایبەتی وڵاتی سعودیا هەیە کەی دەکرێتەوە طبعا ئەوان ڕەسیدیان هەیە لەلایەن خۆیان کاتێک کە وڵاتی سعودیا بڕیاریدا ئەو کاتە با بڵێ مەفتوح دەبی و دەکرێتەوە ئەوەش طبعا بۆ دوای مۆسیمی حەج زۆر سپاس عزیز زۆر سپاس بۆ مامۆستا بێوار هەرکی خاوەن یەکێک لە نووسینگەکانی حەج و عومرە لە شاری هەولێر بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە بینیتان و گوێبیستی بوون قسەکانی خاوەنی یەکێک لە نووسینگەکانی حەج و عومرە بوون کە خۆیان حملەی عومرەش ئەنجام دەدەن بۆ وڵاتی سعودیا هەروەک ئاماژەی پێکرد لە ساڵانی ڕابردووش بە هەمان شێوە پێش دەستپێکردنی فەریزەی حەج وەکو وەرگرتنی احتیادێک بۆ خۆ ئامادەکردنی ئەو وڵاتە بۆ فەریزەی حەج و کە زەختێکی زۆریان لەسەر دەبێت ئەوان ئامادەکاری دەکەن لەم کاتانەدا پێدانی ڤیزا بە عومرەکاران ڕادەگیرێت هەڵبەت وەکو پێشتریش ئاماژەم پێکرد دوێنێ چوارشەممە کاروانستونی وتەبێژی بەڕێوەبەراتی حەج و عومرەی هەرێم ڕایگەیاندکەوە ئەو یوزەرە تایبەتانەی کە لە لای خۆیانن لە ڕێگەیەوە دەتوانن ڤیزای ئەلکترۆنی بۆ عومرەکارانی هەرێمی کوردستان و عێراق وەربگیرێت ڕاگیراون لە کار کەوتون تاوەکو کاتێکی نادیار وەکو ساڵانی پێشووتر دوای ئەوەی کە فەریزەی حەج تەواو دەبێت و دووبارە دەست پێ دەکرێتەوە بڕیارە لە ناوەڕاستی مانگی 5 یاخود لە دەی 5 تاوەکو 15 فەریزەی حەج دەست پێ بکات و دواتر حاڵەتەکان ئاسایی دەبێتەوە بابەتەکە دەگەڕێتەوە باری سروشتی خۆی ئەمە دوایین زانیاری بوو لەسەر بابەتی پێدانی ڤیزای عومرە بە عومرەکارانی هەرێمی کوردستان بوو زانیاری زیاتر هەمیشە چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت